بەداخەوە لە ساڵی 1970 حکوومەتی بازدەستی کرد بە تیمەبارانکردنی هەڵەبجە لە ناوبردننی بە هەزارەها شەهیدماننا پیسکردنی ژینگە. ئێستا مێژوو خۆی دووبارە ئاکاتەوە. تورکیا ئەستاوە بە بڕینی دارستانەکانی کوردستانی ئێمە و سووتاندنیان. ئیتر نازانم حکوومەتی هەرێم بە تەمای چیە و پەرلەمانتارەکان بە تەمای چین ئەگەر لەسەر کارە ساتێکی وا بە جواب نێن لەسەر چی کە بە جوابیان بەڕاستی ئەمە کارە سادە لە ناوبردننی سەوزایی کە چەنەها ساڵە حکوومەتی هەرێم دەستی کردو بە ژیانەوەی سەوزایی لارێمی کوردستانە. ئێستا ئەم دەسەڵاتانە ئەوەنە ئەتوانن کە سەوزایەکانی هەرێمی کوردستان لە ناوبرن، ژیان لە ناوبرن، ژینگە بسووتێنن. ئەمە کارە ساتە بەڕاستی. یعنی ئینسان مرۆڤ ناتوانێت چۆن پێناسە بکە لەم کارە ساتانە، چۆن باسی بکە. داواکارم لە پەرلەمانتارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانتاری کوردستان عێراقیش هەمان کات کە هەڵوێستیە بێ بەرامبەر ئەم کارە ساتە. سەبارەت بە داگیرکاریەکانی سوپای تورکیا بۆ ناوچە کوردستانیەکان و قەندیل بە تایبەت بە بیانووی ئەوەی کە پێشمەرگەکانی پەکەکە یاخۆت هێزێکی کوردی لێ ئەوان بە چاوی خۆیانیان بڵێن بە دیدگایەکی دیکە ئەیبینن کە بۆ ئەوان کە تیرۆریستە بە بیانووی جیاواز وایان کردووە کە بە هەر شێوازێک کە بدویانەوە دەستکاری سروشتی ئەو ناوچەیە بکەن بەداخەوە لە ئێستاە کە ژمارێکی زۆر لە دار و درەختی ئەو ناوچیان بڕیوەتەوە مەش بۆتە جێگەی نیگەرانی هاوڵاتیان و چالاکوان و ژینگە دۆستان پێویستە هەڵوەستەیەک هەبن بە بیانەوەی کە هەر کێشەیەک یعنی بیانەوێت دەستکاری سروشتەکەمان بکەن. ئێمە لەگەڵەوەی کە هەڵەبجە لە ساڵی 1970 کارەساتێکی گەورەی بەسەر کارەساتێکی مێژووی بەسەرهات، بەڵام لە دوای ئەو هەموو ساڵە کە مێژووکەشمان کە سروشتەکەشمان گۆڕانکاری بەسەرداهات و شێوێنرا، بەڵام خۆشبەختانە کە لایەنی بەرپرس یاخود هاوڵاتیانیش بە شێوازێک هۆشیار بوون توانیویانە سروشتەکەمان تا ڕادەیەک گۆڕانکاری بەسەرا بکەن و ئەمەش جێگەی خۆشحالیە بۆ هاوڵاتیانی کوردستان و داوا لە ژینگە دۆستان و هاوڵاتیانەکەم کە هاوڵێستیان هەبێت کەمپین ڕابگەێنن کە ئەو بردمانانە ئەو هێرشانە ڕابگرێت، چونکە هەمومان هەڵوێست و یەکدەستە بووین، دوژمنیش ناتوانێت بۆ شێوازە دەستکاری سروشتە جوانەکەمان بکەن.